خێرخوازان نەخۆشخانە دروست دەکەن و خۆبەخشانیش بنکە و مەڵبەندە تەندروستیەکان و نەخۆشخانەکان پڕ دەکەنەوە. حکوومەتی هەرێمیش کڕینی 2 ئامێری پزیشکی کەوتۆتە سەر، بەڵام نزیکەی 4 مانگە ئەنجومەنی وەزیران ئامادە نییە ڕەزامەندی بۆ کڕینی ئەو ئامێرانە دەرببڕێت. نەخۆشخانەی فراکەوتنی شەی دەجار تاکە نەخۆشخانەی فراکەوتنە لە سنوورەکەمان سنووری گەرمیان و کەلار و هەمووی نەخۆشەکانی هەموو گەرمیان و کەلار و بەڵێن کفری و خانەقین و جەلولا و هەتا سعدیە و ناوەش دێن بۆ نەخۆشخانەکەمان سەردانمانەکەن بە تایبەتی لە حاڵە کتوپڕەکاندا وەکو هەموو نەخۆشخانە فراکەوتنەکان پێویستی بە کۆمەڵی ئامێری کتوپڕە یەکێ لەوانە ئامێری سیتیسکان. ئامێری سیتیسکان یەکێکە لە ئامێرە گرنگەکان بۆ بەتایبەتی بۆ حاڵەتی حادیسەی سیارە و ئەو شتانە. جا ئێمە چەندی ساڵ داوامان کردووە کەوا ئەو ئامێرە دابین کرێ بۆ ئێمە تا ئەم دەقەش نەخۆشەکانمان پێویستیان بەوەیە کە بەتایبەتی حاڵەتی حوادیسی سیارە کەوتمەوەی بڵێن هی ئۆتۆمبیل کە تووشی خوێن بەربوونی یعنی بێهۆشیە بن ئەوەی هەموو نەخۆشەکە بێهۆش بێ پێویستی بە سیتیسکانە. ئەو نەخۆشانە کە پێویستیان بۆ ئامێرەکە نیمانە مەجبورین زۆر کات جاری وایە ڕۆژی جارێک جاری وایە ڕۆژی 2 جار پێویستمان بوو ئامێرەیە کە نیمانە نەخۆشەکانمان ینی مەجبورین کە بیانێرین بە سلێمانی. ئامێرەکانی سیتیسکان و شکاندنی بەردی گورچیلە پێویستیەکی گرنگی نەخۆشخانەکانی گەرمیانە و ئەوەی دووەمیان تا ئێستا لە هیچ نەخۆشخانەیەکی گەرمیان بوونی نییە و ئامێری یەکەمیش بۆ نەخۆشخانەی فریاکەوتن داوا کراوە کە زۆرترین جار لە بەرنەبوونی ئەو ئامێرانە نەخۆش ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی دەکرێت و مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت. دیارە لە ماوەی پێشووە وەزارەتی دارایی ڕاگەنراوێکی بڵاو کردەوە بەوەی کە ڕەزامەندی داوە بەکردنی 2 ئامێر بۆ بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان. دیارە 2 ئامێرە بەشێکن لەو پێداویستیانی کە بەڕێوەبەری تەندروستی گەرمیان پێویستێتی، چونکە لە سنووری گەرمیاندا بەشە ینی کۆمەڵێکی زۆر ئامێر و پێداویستی تەندروستی هەیە کە ئەتوان بڵێم نەقس و کەمە، بەڵام لە ئەم 2 ئامێرە ئەتوانم بڵێم گرنگی بەشێکی گرنگن لەو پێداویستیانی کە پێویستن بۆ سنوورەکەی بە تایبەتی ئەو ئامێرەی کە بۆ سنتەری گورچیلەیە کە بۆ شکاندنی بەردی گورچیلەیە بۆی هاوڵاتیانی گەرمیان چیتر پێویست نەکات سەردانی سلێمانی بکەن و ئامێرێکی گو لە پێداویستەکان وە سیتیسکانێک بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار لە کەلار کە بە بەردەوامی حاڵەتە گەرمەکانی سنووری گەرمیان بەگشتی دێتەوە نەخۆشخانەیە، بەڵام ماوەیەکی زۆرە و ڕەزامەندیە کە گوژمەکەی نزیکەی ملیارێک و 800 ملیۆن دینارە تاوەکو ئێستا ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی نەداوە لەسەریەوە ویژۆکو هەموو ئەو بەڵێنانەی تر کە وەزارەتی دارایی یان وەزارەتەکانی تر بە سنوورەکان داوا ماوەتەوە. وەزارەتی دارایی لە مانگی ئایاری ئەمساڵەوە بۆ کڕینی ئامێری سیتیسکان بە بڕی ملیارێک و 250 ملیۆن دینار و ئامێری شکاندنی بەردی گورچیلە بە بڕی 850 ملیۆن دینار ڕەزامەندی داوە، بەڵام لەبەر ئەوەی بڕەپارەکە لە 200 ملیۆن دینار زیاترە پێویستە ئەنجومەنی وەزیرانیش ڕەزامەندی لەسەر بدات کەچی تا ئێستا ئەنجومەنی وەزیران لە فرامۆشکردنی ئیداری گەرمیان بەردەوامە و 4 مانگە واژۆ لەسەر نووسراوی کڕینی ئەو 2 ئامێرە پزیشکیە ناکات کە بەدابینکردنیان خزمەتێکی گەورە بە کەرتی تەندروستی ناوچەکە دەکات. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.